لەو وڵاتانەی کە دەوڵەت پێش حیزب دەکەوێت، حیزب لە چوارچێوەی یاساکانی دەوڵەتدا بە بەرنامە و کارەکانی دەتوانێت متمانەی جەماوەر بۆ خۆی تۆمار بکات. بەڵام لەو وڵاتانەی کە حیزب بە شەرعیەتی شۆڕژگێرانە دەسەڵات قۆرغ دەکات، ئەوە حکوومەت و دەستگاکانی دەوڵەت دەبنە پاشکۆ و هەموو دیاردەکانی دیموکراسی و زاراوەکانی پێناسەیان دەگۆڕێت و حیزبی شۆڕژگێری دەسەڵاتدار پێناسە نوێیەکانیان دیاری دەکات. کارێمی کوردستان لەم جۆرەی دووەمی دەسەڵاتە، بۆیە لە ساڵی 1992ەوە هەڵبژاردنەکانی دیزاین کراون و هەر جارە و بە فرتوفێڵێک دەسەڵات خۆی دەسەپێنێتەوە و شەرعیەت بۆ خۆی نوێ دەکاتەوە. هەڵبژاردننی دەستگای یاسادانان لە وڵاتانی جیهاندا بۆ دوو مەبەستی سەرەکیە. لەلایەک یاساکان دەردەکات و چاودێری جێبەجێکردنیان دەکات، لەلایەکی تریش متمانە دەداتە حکوومەت و کارنامەکان و لێپرسینە و چاودێریکردنی کارەکانی لە ئەستۆ دەگرێت. لە کوردستان لە ساڵی 92ەوە پەرلەمان جگە لە متمانەدان بە حکوومەت و چەپڵە لێدان بۆ خواستەکانی و بەڕێکردنی پرۆژە یاساکانی کارێکی دیکەیە و تۆی نەکردووە. نەیتوانیوە وەزیرێک پەلکێشی ناوهۆڵی پەرلەمان بکات و لێپرسینەوەی لەگەڵدا بکات و متمانەی لێوەربگرێتەوە، یان داوای یاسای بودجە و چۆنێتی حیسابی کۆتایی بودجەی ساڵانە بکات، یان بڕی داهاتی ناوخۆ و نەوت و چۆنێتی خەرجکردنیان ئاشکرا بکات. هەروەک نەیانتوانیوە لەو هەموو دۆسیە گەندەڵیە بکۆڵێتەوە کە ئاشکرا دەکرێن و بکەرانیان بداتە دادگاکان. جگەلەوەی دادگاکانیش لەو بارەوە بەبێ پرس و ڕاستپاردنی پارتە دەسەڵاتدارەکان هیچیان پێ نەکراوە. دوای خاڵی سێمیش دواخرا چوار خستنەر و گفتوگۆکردنی. لە دوای داخستنی دەرگای پەرلەمان لە ساڵی 2017 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان گۆڕدرا و چیترە و دەسەڵاتەی نییە بەبێ ڕەزامەندی حکوومەت پرۆژە یاسا دابنێت. لە ساڵی 2013ەوە بودجە نەچوەتە پەرلەمان. کام بەڵێنەی پەرلەمانتاران کە بە جەماوەری دەنگدەریان داوا بەدی هاتووە. پەرلەمانتار جگە لە بۆڵەبۆڵی پشت مایکەکان تا ئێستا نەیتوانیوە هیچ کارێک بکات کە لە بەرژەوەندی هاوڵاتیان و لێپرسینەوەی دەستگاکانی حکوومەت بێت، جگە لە هەندێک هەوڵی کەم و بوێرانەی تاکە کەسی. لە دوای ئەم خولە دیزاین کراوەی هەڵبژاردننی پەرلەمانیش کاری داهاتووی پەرلەمان تەنیا شەرعیەتدان دەبێت بە حکوومەت و سەرۆکایەتی نوێی هەرێم و لە جاران بێدەسەڵاتتر دەبێت بەسەر حکوومەتدا ئەگەر حکوومەت پێک بهێنرێت. بە تایبەتیش کاتێ هەردوو حیزبی دەسەڵاتدار بەجیا لە بەغدا کۆبوونەوەکانیان لەگەڵ دەسەڵاتی ناوەندیدا دەکەن و دوو ئیدارەی تۆغ دەکەنەوە. کۆمەڵی دادگەری کوردستان بە ڕەتکردنەوەی کۆی پرۆسەی هەڵبژاردننی دیزاین کراوی ئەمجارە نەکەرەوە ئەنجامە دیزاین کراوە ڕەت دەکاتەوە، بەڵکو ڕێز لە دەنگی گشتی دەنگدەرانی کورد دەگرێت کە بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بە حەماسەتەوە بەشداریان کرد، بەڵام دەسەڵات بێڕێزی بە دەنگ و قورسایی ئەوان کرد. کۆمەڵ بە بەرچاو ڕوونی ئەم هەنگاوەی هەڵگرتووە و لەوەدا پێشڕەوە کە مەترسیەکانی ئەم جۆرە چەواشەکاریە بخاتە ڕوو. کۆمەڵ بەم هەنگاوەی کۆی هەڵبژاردنەکەی ڕەت کردەوە، نەک بچێتە پەرلەمان و ناڕەزایی دەرببڕێت، چونکە ئەو دەسەڵاتە حەزی بەو جۆرە ئۆپۆزیسیۆنەیە کە بۆ جوانکردنی بڕیارەکانی بەکاری بێنێت و بۆ چەواشەکاری کارە ناپەسەندەکانی بە نیشانەی هەبوونی دیموکراسی دەنگی ناڕازی لە قەڵەم بدات.